بەمەبەستی ڕێکەوتنی نەوتی و دارایی و زامنکردنی ماف و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە بڕیارە لەم هەفتەیەدا کۆبوونەوەکانی نێوان هەرێم و بەغدا دەست پێ بکەنەوە. فەهمی بورهان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕای دەگەیەنێت یەکێتی کاری جدی بۆ ئەم ڕێکەوتنە کردووە و لەگەڵ هەر ڕێکەوتنیەکە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا بێت. هەر لە سەرەتاوە بڕوامان وا بووە چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی کوردستان، کێشەی میزانیە و موچە، کێشەی ناوچە کێشە لە سەرەکان و کێشەی پێشمەرگە و کوی ئەو کێشانی تر هەیە، هەمووی ئەمانە دەبێت لە ڕێگەی گفتوگۆ و دیالۆگێکی بنیانەرەوە بێت لەگەڵ بەغدایە و پێمان وا بووە ئێمە بەشێکین لە حکوومەتی عێراقی و بەپێی دەستوورێکی گەلپەسەند کە سەرۆکەکانی ئێمە بڕیاریان لەبارەوەدا و خەڵکی کوردستان تەزیقی کرد، ئێمە دەبێت لە ڕێگەی بەغداوە کێشەکانمان چارەسەرکەین. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئومێدێکی گەورەی هەڵچنیوە لەسەر ئەم ڕێککەوتنە و پشتیوانیشی ئەکات و بەشێکیش بووە لە سەرخستنی ڕێککەوتن نامەکە و بینین تا پێشتر جەنابی کازمی پەیوەندی بە جەنابی کاگلاهورەوە ئەکات و گفتوگۆی لەسەر ئەکات و لەگەڵی ئەکات. بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کارێکتەرێکی بنچینەی و زیندوی ئەم ڕێککەوتنین بۆ هەر ڕێکەوتنێک کە ئامانجی باشترکردنی گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان بێت بە وتەی ئەم ئەندامەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، تیمەکانی یەکێتی لە حکوومەت و پەرلەمان ئاگادار کراونەتەوە کە پاڵپشتی ڕێکەوتنەکە بکەن. هەر لە سەرەتاوە بەر لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بگەنە لێ تێگەیشتنیش، یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیری کردووە لەسەرەوەی کە پێویستە ڕێکەوتن لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستاندا بکرێت، چونکە بارودۆخ و ژیان و گوزەرانی خەڵک بەڕاستی بەڕادەیەک خراپە کە چیتر ئەوە هەڵناگرێ لەسەر هەندێ بابەت مەسەلەی ڕێکەوتن دوا بخرێەوە. خودی هاوسەرۆکانی یەکێتی و سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی پێداگریان کردووە و ئەو پەیامەشیان بە تیمی خۆیان لە حکوومەت ڕاگەیاندووە هەموو هەوڵێک چڕ بکەنەوە بۆ مەسەلەی ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ، چونکە بەداخەوە بینین ئەو تا لە ماوەی ساڵی 2020 هەموو هاوڵاتی ئەم هەرێمە کە ئێستا لە پرۆسەی دابەشکردنی موچەیان موچەی 3 مانگ وەرەگرێ. بۆ باشترکردنی دۆخی خەڵکی هەرێمی کوردستان و دەربازبوون لە تەنگ و چەڵەمەکانی ئەم قۆناغا، یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە ڕێکەوتن لەگەڵ بەغدا باشترین چارەسەرە. بە وتەی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەر ڕێکەوتنێک لە قازانجی خەڵک و خاکی کوردستان بێت یەکێتی پاڵپشتی لێ دەکات. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.